بەڵێ سەبارەت بە هەڵمەتی زیاتر هۆشیاریکردنەوەی و بەکردارکردنی ژینگەی لە ناوەندەکانی خوێندن ئێمە لە بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەشی ژینگە و تەندروستی ئەو هەڵمەتەمان ڕاگەیاندووە گشتاندنما پێکردووە بۆ گشت ناوەندەکانی خوێندن کە لە چۆنێتی کارکردن لەسەر بەرنامە ژینگەییەکان و پرۆسەی ژینگەیی پرۆسەیەکی بەردەوامە لە کارنامەی و لە سەر فەرمانی ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک مەسرور بارزانانی کە لە کارنامەی کابینەی نوێمیشدا گرنگجێکی تەواو بە ژینگە و تەندروستی دراوە سەبارەت بەو بابەتە ئێمەش وەکو پەروەردە بە چاک و پێویستمانزانی ئەم پرۆسەیە بەردەوام بەرنامە و کارنامەی تایبەتی بۆ دابڕێژین لە ناوەندەکانی خوێندن بتوانین زیاتر هەم هۆشیارکردنەوە و هەم بەکردارکردنی کاروبارەکانی ژینگەیی لە ناوەندەکانی خوێندن درێژە پێ بدەین و قوتابیانمان و مامۆستایان بەگشتی بەشداری لە ناو ئەو پرۆسەیە بکەن بۆ زیاتر گرنگجیدان بە کاروبارەکان و هۆشیارکردنەوەی قوتابیان و ناوەندەکانی خوێندنیش بەشدار بن لەو کارە ژینگەیەی کە کارێکی پیرۆزە بۆ پاکڕاگرتن و خاوێنی کوردستانمان کە هەردەم بەردەوامین و ئەم پرۆسێش بەردەوام دەبێ نەک تەنها بۆ ئەم کاتە بێ بەڵکو هۆشیاریکردنەوە و بەکردارکردنی ژینگەیی بابەتێکی گرنگی پەروەردەییە ئێمە کاری لەسەر دەکەین و بەردەوامیش دەبین لەسەر ئەم کارانە. هۆشیاری و کردداری ژینگە هیوایەکە بۆ داهاتوویەکی تەندروست لە ناوەندەکانی خوێندن. پاراستنی ژینگەیەکێکە لە گرنگترین ئەرکەمرۆیی و نیشتیمانیەکان، چونکە ژینگە ئەو چوارچێوەیە کە هەموو بوونەوەرەکانی تێدا دەژین. قوتابخانە تەنها شوێنێک نییە بۆ فێربوونی زانست، بەڵکو ماڵی دووەمی قوتابیان و ناوەندێکی گرنگی پەروەردەییە بۆ دروستکردنی کەسایەتیەک کە ڕێست لە سروشت بگرێ. پاگڕاگرتنی ژینگەی قوتابخانە و گۆڕەپان و پۆلەکان نیشانەی ئاستی هۆشیاری و شارستانی بوونی کۆمەڵگەیە. قوتابخانەیەکی پاک و سەوز نەک هەر کاریگەری ئەرێنی لەسەر تەندروستی جەستەیی قوتابیان دەبێت، بەڵکو کەشێکی ئارام و هاندەریش بۆ خوێندن و داهێنان دەرەخسێنێت. لە سنووری پارێزگای هەولێر بڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و سەرجەم پەروەردەکان هەڵمەتێکیان ڕاگەیاندووە بۆ پارێزگاری لە ژینگە و پاکڕاگرتنی قوتابخانەکان. دیارە ئەوەش لە چوارچێوەی پلانی وەزارەتی پەروەردەیە کە گرنگجی بە پاکڕاگرتنی ژینگە بدرێ و ناوەندەکانی خوێندن پاک بکرێتەوە و بە پاچی ڕابگیرێ. دیارە ئەمەش پێویستە بە وشیاری و ئامۆژگاری بەردەوامی قوتابیان کە لەلایەن دەستەی کارگێڕی قوتابخانە و مامۆستایانی ئازیز لە سەرجەم بۆنە و لە کاتی هەرکردنی ئاڵا و لە کاتی پۆلدا لە پێنج خولەکی یەکە مامۆستایان دەتوانن ئامۆژگاری قوتابیان بکەن بە پاکڕاگرتنی ژینگەی کوردستان و پاکردنەوەی قوتابخانەکان و نەهێشتنی پیسی لە شار لە کۆڵان لە گەڕاک و بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندن. بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە سەرپەرشتی مامۆستا لوقمان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر هەڵسە بە هەڵمەتێکی هوشیاری و کردەیی لە نێوەندەکانی خوێندندا ئەمە جێی دەستخۆشیە. ئێمە شوەکو بەڕێوەبەراتی پەروەردەی پیرمام لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا لە هەوڵی بەردەوام دەبین ئینشاءالله کە بتوانین کەلتوری بە پاکڕاگرتنی ژینگەی نێوەندەکانی خوێندن و دەوروبەر خۆمان لە نێو لای قوتابی خۆشەویست بکەین و هەوڵ بدەین ئینشاءالله بتوانین ئەو کەلتورە ببێتە کردارەکی و لەلایەن جوان و بەرز ڕابگیرێت.
لا بەڕێوەبەراتی پەروەردەی بنەسڵاوە زۆربەی زۆری قوتابخانەکان گرنگجێکی زۆر تەواو بە ژینگە و ژینگە پارێزی و ژینگە دۆستی دەدەن وا لە سەرجەم کۆڕ و کۆبوونەوەکان و سیمینارەکانی تایبەت بە ژینگە ئامادە دەبن و کۆنتاکیان هەیە و کۆنتاکێکی زۆر باشیان لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەشی ژینگە هەیە کە هەرچی داواکاری و پێداچووی ڕێنماییەکانیان کە دەنێرن بۆ پەروەردەکانوان جێبەجێ دەکەن. و سپاس بۆ ئەو بەشە کە زۆر جار کەلوپەل و پێداویستی ژینگە دێت لەسەر ئەو قوتابخانە ئێمەدا بەشی دەکەن بۆی کەوان زیاتر بتوانن خزمەتی ژینگە بکەن. سەبارەت بە ڕێنمایی دوایی کە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر تەعمیم کرا بۆ ژینگە پارێزی و پاکراگرتنی شوێنەکانی گەشت و گوزار و ناو قوتابخانەکان ئێمە و تەعمیممان گەیاند بە قوتابخانەکان و تەوجیهمان کردن و کاریان لەسەر کردووە و ژینگەش بە پاک و خاوێنی ڕاجگراوە ناو قوتابخانەکان و هەروە ڕێنماییان پێدرا بۆی کە لە دەرەوەش دەبێ ژینگەکان بپارێزنەوە بە پاک و خاوێنی بیان هێڵنەوە. دیارە هەڵمەتی ژینگە پارێزی لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێرەوە سەرجەم بەڕێوەبەراتیەکانی ئاگادار کردەوە کە هەڵمەتی ژینگە پارێزی لە ناو ناوەندەکانی خوێندن جێبەجێ بکرێ ئەگەرچی ئێمە لە دەستپێکی قۆناغەکانی خوێندن لە دەستپێکی دەوام لە هەموو قۆناغەکان منداڵەکان و لە باخچەی ساوایان چاوگەشەکانمان هۆشیار دەکەینەوە بەوەی کە چۆن دەوروبەری خۆیان پاگرا بگرن چۆن ژینگە پارێزی بکەن. سەرەتا دەستخۆشی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەکەین بۆ ڕاگەیاندنی هەڵمەتی پاکراگرتنی ژینگە لە ناوەندەکانی خوێندن پەروەردەکردن و گۆشکردنی قوتابیان لەلایەن مامۆستایانەوە بۆ پاراستن و پاکراگرتنی ژینگەی هەرێمی کوردستان هەستکردنە بە ئەرک و ڕۆلی پێشەوایەتی مامۆستا. بۆیە بۆ پێگەیاندنینەوەیەکی وشیار و ژینگە پارێز بۆ ئەوەی لە کاتی گەشت و سەیران و لە ناو ماڵ و قوتابخانەکانیان پارێزگاری لە سروشت و ژینگەی کوردستان بکەن مامۆستا هەمیشە دەبێ ڕۆلی سەرەکی بجێڕێت و پێشەنگ بێت تا قوتابیان چاویان لێ بکەن و لاساییان بکەنەوە. پێم وایە ژینگە بابەتێکی زۆر گرنگ و هەستیارە لە ئێستادا و دەوڵەتان ساڵانە لە بودجەی وڵاتەکان پارەیەکی زۆر تەرخان دەکەن بۆ پاراستنی ژینگە لە بەرەوەی ژینگە ڕاستەخۆ پەیوەستە بە ژیانی تاکەکانی ئەو کۆمەلگایە ژینگەیەکی پاک بیتن و تەندروست بیتن و خەڵک و دانیشتوانی ناوچەکان و کۆمەلگایەکان و هەمووانێک هەیە دوور دەبی لە هەموو نەخۆشیەک و لە هەموو جۆرە پیسبوونەک. بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر تەعمیمێکی کرد و زیاتر بایەخی پێدا چونکە بەڕاستی ژینگە هەموو شتێکە پاراستنی ژینگە ئەرکێکی لای من ئەرکێکی مقدسە چونکە ئەگەر ژینگەکەمان پارێزراو بێت بەڕاستی دوورمان دەکاتەوە لە زۆر شتی خراپ و خراپ بۆیە ئەمە هەوڵماندایە لە گەشت قوتابخانەکان تەعمیمی خۆمان کردیە لەسەر خەتین لەگەڵ بەڕێوەبەرەکان هەر قوتابخانەیەک لیژنەی خۆی ئامادە بکاتن بۆ ئەم مەبەستە هەرچەند هەوڵ بدەینەوە بۆ پاراستنی ژینگەی خۆمان هێشتا کەمە چونکە بەڕاستی پێویستە وا دەزات دەبینین خاستن بە تایبەت ئێستا لە ماوەی بەهارە یعنی شەڕ نییە ئەمە ژینگەی قوتابخانە تەنها بیتن بەڵکو خەڵکەکە دەرەچێت بۆ سەیران بۆ ئەوانە ئەگەر هەر یەکێک لە شوێنی خۆمان دەور و پشتمان خاوێنکەینەوە ئەگەر بە خۆماش پیسمان نەکردوی خۆمان خاوێنکەینەوە ژینگەکە بپارێزینەوە وەمزانم شتێکی زۆر ئیجابی دەبیتن بۆ هەمومان و فائیدەیەکی زۆرە بۆ گۆشت کۆمەلگا. لێرەوە دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزا مەسرور بارزانیەکەم کە بەڕاستی
بڕیارێکی زۆر جوان و پاراستنی ژینگەیدا کە ئەوەش بڕیارێکە کە جێی شانازیە و لێرەوە دەستخۆشی لە وەزارەتی تەربیە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێرەکەم کە مامۆستا زۆر بە جوانی وشیارکردنەوە کردداری لە ناوەندەکانی خوێندن ڕاگەیاند کە ئەوەش جێی شانازیە زۆربەی زۆری قوتابخانەکان بەشداری لە چاڵاکیەکانی ژینگە ئەکەن و ڕۆژانە و بەردەوامیش زۆر چاڵاشێکی زۆر بەردەوامە و لێرەوە ئەمە زۆر سوپاسی بەڕێوەبەر و مامۆستایان و قوتابیان بکەم کە ڕۆژانە با وشیاری و کرددار بەشداری چاڵاکیەکانی ژینگە ئەکەن. بە خۆشحاڵیەوە بەشداری هەموو چالاکیەکانمان کردو ساڵانە کە ئەنجامەدرێ دەربارەی ژینگە پارێزی و بەردەوامین ئێمە وەکو کۆمەڵگەکەمان ساڵانە چالاکی جۆرەوجۆرمان کردووە دەربارەی خۆشەویستی ژینگە و ژینگە پاراستن و وەکو ئاشکرایە کە قۆناغی بەخچەی منداڵان قۆناغێکی زۆر گرنگە بناغەی دروستکردنی نەوەیەکی هۆشیار و ژینگە دۆستە. ژینگەی لە هەر شوێنێکی کە ئێمە لی دەژین دەبی پابند بین بەو ژینگەی بۆی بە پاکوخاوێنی ڕابگرین. ئێمە و قوتابخانە شێت حسەن نەجار قوتابیەکانمان وا لێ ڕاهێناوە کە لە هەر شوێنێک بن ژینگەکەی خۆیان بە پاکوخاوێنی ڕابگرن بە تایبەتی لە قوتابخانە لە کۆڵان لە هەر شوێنێکی. ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین وەکو بەڕێوەبەری قوتابخانەی پەرێز پەروەردەی گشتی هەڵساوە بە هەڵمەتی پاکردنەوەی قوتابخانەکان و هەروەها پاکردنەوەی ژینگە بەگشتی. دەستخۆشتان لێ دەکەم هیوادارم ئەو هەڵمەتە ئەو چاڵاکیانە بەردەوام بن لەبەرەوەی بەڕاستی بە پێویستی نظام قوتابی هۆشیار بکرێتەوە بۆ پاکردنەوەی قوتابخانە و ژینگە و دەوروبەری خۆی. لە میانەی کارنامەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە گرنجێکی تەواوی بە بواری ژینگەدایە، ئێمەش وەکو بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا لوقمان هەستان بە هەڵمەتێکی هۆشیاریکردنەوەی ژینگەی قوتابیان لە قوتابخانەکان و هەروها لە دەرەوەی قوتابخانە کاتێکەوە سەیران و گەشت دەکەن هەڵمەتێکی هۆشیارکردنەوە دەکەینکەوە سەردانی ئەو شوێنانە دەکەن بە پاکوخاوێنی ژینگەی کوردستان پاکڕابگرن. بابەتی پاراستنی ژینگە پەیوەست و یەکسانە بە ژیانێکی تەندروستەوە بەڕاستی و لەسەر هەموو تاکە کەسێک لە هەر پڵە و پایە و پۆستێک دابی پێویستە بەبێ جیاوازی ئەم ئەرکە جێبەجێ بکرێت و زۆر سوپاس و دەستخۆشی لە وەزارەتی پەروەردەش دەکەین بۆ ئەم هەڵمەتە. سەرەتا سڵاو و ڕێزم بۆ هەموو لایەکەیەم بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر هەروەها بۆ بەڕێوەبەری قوتابخانەکەمان کە هەموو هەفتەیەک چالاکیمان پێ دەکاتن و دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم بۆ پاکڕاگرتنی ژینگەکەمان. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بەشداریمان کرد و ژینگەکەمان پاک کردو و قوتابخانەکەمان پاک کردەوە. هیوادارم ئەوانی دوای ئێمە ئەوانیش بە پاکی ڕایگرن. خۆشحاڵم بۆ چالاکەی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەشی ژینگە و تەندروستی کە چالاکێکی بریارەمان کرد لە باخچەی قوتابخانەکەمان. داواکارم لە دایک و باوکان پەروەردەی منداڵەکانیان بکەن کە ژینگە و قوتابخانەکانیان بە پاک و خاوێنی ڕابگرن.
کە داوا لە دایک و بابان دەکەم کە منداڵەکانیان لە قوتابخانە ژینگە دۆست بن نەکو ژینگە پیس بکەن داواکارن لە هەڵواتی هەوڵاتیان دەکەن کە لە گەشت و گوزارەکان ژینگەی پاکخاوین بەجە بێت.